گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگە لە هەر شوێنە گوێبیستی ئێمە سڵاوتان لێبێ. محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارەشمان تایبەتە بە هێرش و لەشکرکێشەکانی دەوڵەتی تورک و خیانەتی پەدەکە و بەهێڵوێستی حکوومەت و لایەنە سیاسەکانی دیکە بەرامبەر بەو لەشکرکێشیانە. بۆ قسەکردن لەسەرم پرسە میوانداری ڕۆژنامەنووسەوار محەممەدمان کردو. هەواڵەوار بەخێر بیت. زۆر سپاس، دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ بەڕێزتان. سەرەتا بە شێوەیەکی گشتی باسی ڕۆژی ناوچەکە و بە تایبەت ئەوەی لە باشووری کوردستان دەگوزارێت بفەرمە. لە ڕاستیە لە ئێستا باشووری کوردستان بە ڕەوشێکی سەختدا تێپەڕێ، تایبەتەوەی کە ئێمە بینین هەمیشە سیاسەتی دەوڵەتانی داگیرکار لەسەر ناوچەکە بەڕێوە چووە، ئیدی لە بواری کەلتوری بێ، لە بواری ئابووری بێ، لە بواری سەربازی و سیاسی بێت. بە تایبەت لە ئێستا ئەبینین گەیشتون بە بنبەست ئاستی دەستێوەردانەکان، ئاستی داگیرکاریەکان، ئاستی پەلکێشکاریەکان. ئەگەر تەماشای بکەین لە ئێستا ئیدی ئەگەر پێشتر چۆن ئەڵێ لە پشت پەردەوە بووبێت داگیرکاریەکان، لە ئێستایتر بە ئاشکرایە. ئەگەر پێشتر لە پشت پەردەوە بووبێت هێڵی خیانەت و شەڕی تایبەت، ئێستا ئەبینین بە شوازێکی زۆر ئاشکرا لە باشووری کوردستانە خۆی دەرەخات و خۆی دیارەکە. بە تایبەت ئەگەر سەیری ئەم ڕەوشی ئەم دواییە بکەین، بە تایبەت لە پاش هێرشەکانی دەوڵەتی تورک یاخود پەرگێشکاریەکانی لە ناوچەی بادینانە، ئەبینین ڕۆژ بە ڕۆژ زیاتر ناوچەکە بەرەو ئاڵۆزیە چێت و گەل ناڕازیترە بێت و بەداخەوە دەوڵەتی تورک کۆمەڵکوژی زیاتر ئەنجامەدات، زیاتر دەستفراون بۆ لەوەی کە هەر کەسێکی بوێت بە ئامانجی بگرێت. هەڵبەت لەم هێرش و پەرکێشکاری و زنجیرە تیرۆرانەیە نابێ ئەوە لەبیر بکەین کە پێم وایە کە پلانگەڕێکی نێودەوڵەتی لە ئێستایا بەڕێواچێت، هەم لەلایەک دەوڵەتی تورک بۆ خۆیم، لەلایە دەوڵەتی عێراق، هەم لەلایە یعنی وەک چۆن پلانگەڕی بەڕاستی 15 شوبات بەڕێوە چوو، لە ئێستاشە هەمان دۆخ لەسەر گەلی کورد بە شێوازێکی زۆر ئاشکرا بەڕێواچێ لە هێڵی خیانەتی ناوخۆی. لە ئێستا بە شێوەیەکی بەرفراوانتر بەڕێوەچێ، بەڵام ئەوەی کە زۆر جێگەی داخە بەڕاستی هێڵی خیانەتی ناوخۆیە کە ڕۆڵێکی هەرە دیار و بەرچاوی هەیە لەم داگیرکاری و پەرکێشکاریانەی دەوڵەتی تورکە کە لە ئێستا بینین پارتی دیموکراتی کوردستان سەرمەشقیەکان. هەڵبەت کە گەل لەمە ناڕازیە و ڕاستیش هەڵوێستی هەیە، بەڵام هەڵوێستەکان وەک پێویستنین. ینی کەم نییە تۆ لە ماوەی نزیک بە 2 هەفتەدا 8 وڵاتی لە باشووری کوردستان بکەی بە قوربانی. کەم نییە تۆ بەڕاستی هێرش بۆ سەر ڕۆژنامەنووسانی پێشەنگ ئەنجام بدەیت. شکە مازانین بەڕاستی ڕۆژنامەنووسان دەنگی کردن، تۆ کاتێ هێرش بۆ سەر ڕۆژنامەنووس ئەنجام مەدرێت کەواتە تەواوی ئەو گەلە کەوتۆتە بەردەم مەترسی و کۆمەڵکوژی و هێرشی داگیرکاری. بێگومان پرسمان دەبێت لەسەر بە ئامانجگرتنی هەم وڵات پارێزان و هەم هاوڵاتیانی مەدەنی و لە چوارچێوێژدا ڕۆژنامەنووسان. ئەمێ بە شێوەیەکی گشتی وەکو بەڕێستان باسان کرد بە تایبەت لە دوای یاخود لە حوزەیرانی ئەم ساڵەوە دەوڵەتی داگیرکاری تورک لەشکرکێشەکانی فراوان کرد بۆ سەر هەرێمی بادینان بە تایبەت. ئەمێ بپرسم لە ئێسادا بۆ پێی وەکو ڕۆژنامەنووسێک بێگومان بەدەچوون بۆ ئەو دۆخاکەن کە لە ناوچەکە هەیە، ئەمێ دۆخی شەڕ و پلانگێڕەکان بە تایبەت لە بادینان بۆشی بکەیتەوە، پێ دوایە پلانگێڕەکان گەیشتۆتە چه ئاستێک بە تایبەت لە هەرێمی بادینان و کە بە تایبەت لە ژێر جێنفوزی پارتی دیموکراتی کوردستان پەدەکایە و باسی وشت کرد کە سەرمەشقی هێڵی خیانەتە. ئەوەی لە هەرێمی بادینان دەگوزارێت بە چه ئامانجێکە و پێدوانی ئەمە بۆ خۆی تەسلیمکردنی پارچێکی دیکەی یاخود بەشێکی خاکی باشووری کوردستانە، یاخود ئەوەی کە پێدەوترێت سیاسەتی لکاندن لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکەوە بەستنەوەی باشوور بە تورکیاوە. یعنی ئەمە زۆر ڕوونە کە دەوڵەتی تورک بەڕاستی لەو هێرشانێکە بۆ سەر باشووری کوردستانە ئەنجامێدا
مەبەستی لە کاندنی باشووری کوردستانە بە دەوڵەتی تورکەوە و زیندووکردنەوەی میساقی ملیە. ئەمە ئەم ئامانجوو ئەم خەونە شکست خواردوی دەوڵەتی تورک بۆ هەر کەسێک ئەمە ڕوونە. بەڵام گرفتەکە لەوەدایە کە تۆ هێڵێکی ناوخۆی کار ئاسانی بۆ ئەکات، ڕێگەی خۆشەکە بۆی کە بە زووترین کات هەر چی دەوێت لە خاکەکەی تۆ ئەنجامی بدات، هەرچی ئەوێت لەسەر گەلەکەی تۆ بەڕێوە ببات. یعنی گەر تەماشا بکەین لە ناوچەی بادینانە، لە گوندەکانە، لە باخەکانە، لە چیاکانە، بۆ سەر هاوڵاتیان حتا نزیک شارەکان لە ناو دهۆکە ئەین تۆ بینی بە تەواوی تۆ ڕادەستکردنێکە بینی. یعنی ئەگەر پێشتر لە ڕیفراندۆمە بانگەشەیەکی ئەوە هەبوو کە ئێمە دەوڵەتی کوردی دروست دەکەین و هەندێشت کە بەڕاستی هەوڵی یاڵ خەڵەتاندنی خەڵکو و چاواشەکاری خەڵکو ئەوەی دەدا مەسعود بارزانی، لە ئێستا ئەبینین کە لە ناوچەی بادینانە هەم ڕادەستکردنێکە هەم بە تەواوەتی بۆ بەجێبەجێکاری سیاسەت و ئەجەندە، یعنی وەکو هاوکارێکی باشی خۆی تۆ ئەبینی کاری بۆ ئەکات. ئەنی ئەگەر تۆ کە تەماشای ڕۆژی ئەو ناوچەیەکە ینی هاوڵاتیەک لەسەر 3 کارتۆن پسکی ساڵ و نیوێک لەلایەن پەدەکەوە زیندانیەکرێ، ئەمە چییە؟ ئەم هەروکووا دەوڵەتی تورک بەڕاستی زیندانی کردبێت، هەر ئەو سیاسەتێک کە لە باکووری کوردستان بەڕێوە ئاچێت. ئەین تۆ ئەبینی دەوڵەتی تورک لێرەدا جگە لە سەربازەکانی خۆی چەتەکانی ئەهێنێت، چەتەکانی داعش ئەهێنێت. ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر باشووری کوردستان، حتا بۆ عێراقیش. بەڵام حتمما ڕێگە خۆشکەریەکەیە بۆیە کە بەم شێوازە هێرشە کاتە سەر باشووری کوردستان. بەڵام ئەوی جێگەی خۆشحاڵیە لەگەڵ تەواوی هەوڵەکانی پەدەکە، ڕاگەیاندنەکانی حکوومەتی عێراق، دەوڵەتی تورک هێزێک لەوێدا هەیە کە بەرگری لە خاکی کوردستان و گەلی کوردستانەکە کە ئەویش گەریلەکانی ئازادی کوردستان. یعنی ئەزمموی پێشتری داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و لە ئێستاشدا چالاکی ئۆپەراسیۆنەکان کە هەپەگە بڵاوی کاتەوە، ئەمەمان پێ نیشانەیە کە هێزێکەیە کە بە ئیرادەی ڕێبەر ئاپۆ دەبینی کە لەو ناوچەیەدا بەرخۆدانێکی بێوێنە ئاکاوە خەڵکی کوردستانە پارێزێ. منە شتێک بڵم، هەمیشە لە باشووری کوردستانە ئەو دەنگۆیانەی کە دەوڵەتی تورک و پەدەکە بڵاوی ئەکەنەوە لەسەر پارتی کرێکارانی کوردستان، کۆمەڵێک دەنگۆ هەمیشە بڵاوەکرێتەوە. ئەگەر لەو کاتە کوردخایەنەشدا هەندێک خەڵکی سادە نەفام لایەنگری خۆیان، ئەوانەی کە خوێندنەوەی سیاسیان نییە، دەکەونە ناو ئەم چاواشەکاریانەی ئەم لایەنانەوە. هەمیشە لە کاتێکا کە ئەبینی تۆ داگیرکاریەکان لەسەر باشووری کوردستان چڕ ئەبێتەوە، سیاسەتێکی قورس بەڕێوەچێ، ئەو بەرگریەی کە پارتی کرێکارانی کوردستانێکە یەکسەر بۆ خەڵکی باشووری کوردستان ڕوو نەبێتەوە. بۆچی؟ چونکە خەڵک یەک ڕووی دەبینێت بەڕاستی، و ئێمە ئەوەی کە ئەیبینین مەسەڵەن پارتی کرێکارانی کوردستان یاخود پەکەکە سیاسەتێکی یەک ڕووی هەیە، سیاسەتێکی ئاشکرای هەیە، پێچ و پەنای نییە. ئەنی یەک جارە لە تەواو من هێزێکی لەم جۆرەم بۆ پێکەوە ژیانی گەلانم، بۆ پاراستنی خاکی کوردستانە، بۆ ئازادی ژنە، بۆ ئازادی کۆمەلگایە تەواو. و لە هەر بارودۆخێکا کە باشووری کوردستان پێویستی بوو بێ هەر لە ڕاپەڕینەوە هەتاوەکو ئێستا هەمیشە پەکەکە ئامادەی هەبووە. بەڵام ئەوەی کە ئەبینین بەداخەوە هەندێک لەو هێزانەی ناوخۆی باشووری کوردستانە، مەسەڵەن پارتی دیموکراتی کوردستان و تەنانەت ئەتوان ڕاستە ئەو سەرمەشقی ئەماکە، بەڵام ئەو حیزبانەشی کە لە دوای ڕاپەڕینەوە دروست بوون لە باشووری کوردستان، ئەمان شەرسوودمەند لە پەدەکە، ینی ئەو بێدەنگی کە لە نێو ئەو پارتانەدا هەیە بخۆی نەک هاوکاریە بەڵکو هەر منوک و هەمان سیاسەتی پەدەکە ئەیبینم بەڕاستی. چونکە ئەوەی کە ئێستا شتەکەی پێم وایە کە ئەوەی شتەکەی زۆر زەق کردوتەوە، ئەوەیە کە پەدەکە دانیشتنەکات و بە جۆرێک هێزی هەیە بەداخەو کە هێزی پێشمەرگە بۆ خۆیەکە لە ناحکومەتە حکومت بۆ خۆی بەکارێنێ، ئەگینا خۆ ئەمەکانی تریشکە بەم شێوازە بێدەنگیان هەڵبژاردووە. ئەگەر ئەمانش هەمان هێز و هەمان دەسەڵاتیان هەبووە ڕەنگە هەروەکو پەدەکە بنات، چونکە لە عەقڵا بەڕاستی هەمان شتە. بەڵێ کەواتە تۆ ڕاتکێشان بۆ شتێک باسی سیاسەتی یەکڕوویت کرد، بۆ
پارتی کرێکارانی کوردستان لەبەرەی خەڵک و هاوڵاتیان لەبەرەی دۆزە ڕەواکەی کورد یەکلا بۆتەوە وە لەو چوارچێوەیە خەبات دەکا و پەدەکەش بە هەمان شێوە تا ڕادێکم پێم وایە سیاسەتێکی یەکڕووی هەیە لەوەی کە خۆی تەسلیمی هێڵی خیانەت کردو و یەکلا بۆتۆ لەوەی کە بۆ نمونە ئەو لەگەڵ تورکیایە و ئەو سیاست و ئەجندایی کە تورکیا هەیەی بە تایبەت لە سنووری هەولێر و بادینان ئەوە جێبەجێیەکە. بەڵام باسی ئەو حیزبانی دیکەت کرد کە بێگومان لە دوای ڕاپەڕینەوە دروست بوون بەشێکیان یاخود هەندێکیان تا ئەم دەقەیە هاوشێوەی وەکووەکو ئەوەی لە سۆڕی متبووندا بن هیچ قسەیەکیان نییە لەسەر ئەم داگیرکاریە. پێدوانی ئەمانیش سیاسەتێکی دووڕووی جێبەجێەکەن یاخود چی وای کردووە ئەم هێزانە بێدەنگ من هەرەوەیە کە بەڕێزت باسی کرد ئەوانی سوود لە سیاسەتەکانی پەدەکە وەردەگرن. بێگومان سوودی لێوەرەگرن لە کوردەواریە شتێکە لە دەست بە کڵاوەکەی خۆتەوە بگرە بابانەی بە بەڵام لە ئێستاە ئەو کڵاوە لە ناو حیزبەکانی باشووری کوردستانەوە حیزبە بچووکانێک کە لە ئێستاە هەن ئەو کڵاویان بە پەدەکەداناوە لە جیاتی و کڵاوە کڵاوی ئابڕوو بێ کڵاوی بەڕاستی شتێک بێ بۆ گەل شەرەف بێت بەڕاستی ئەم کڵاوە ئەوەیە کە ئەوان هەوڵی مانەوەی خۆیان دەدەن بەڵام چۆن مانەوەیەک خەڵکی باشووری کوردستان دۆخەکە ئەوەندە ئاڵۆزە ئەوەندە ینی هەر کەسێکە چێ دەرەوە مناڵ بۆ نەخۆشخانە چێتەوە بینی شەی دەکرێت تۆ بینی خەڵکە چێت سەفەرێکە شتێکە شەی دەکرێت بۆ سەیرانگا چێ شەی دەکرێت لە گوندی خۆیان دەرەکرێت خەڵکەم شتانە بینێ ئەمە ڕوون بۆتەوە تێگا ئەمە هەموو حیزبەمانێ لە باشووری کوردستانە بۆچی هەڵوێستیانێ حیزب بۆچی دروستە بێ ئەگەر بۆ پاراستنی خەڵک نەبێ حیزب بۆچی دروستە بێ ئەگەر بۆ خزمەتکردنی خەڵک نەبێ حیزب بۆچی دروستە بێ ئەگەر لە بەرامبەر هەر دۆخێک هەر مەترسیەکە کەوێتە سەر خاک و گەل هەڵوێستی نەبێ ئەگەر لە بەرامبەر بەداگیرکەرە هەڵوێستی نەبێ بۆ نمونە حیزبمانەی لە پێش ڕاپەڕینە زۆر بەهێز بووە لە بەرامبەر حکوومەتی بەعسە لە ئێستاە بۆچی لە بەرامبەر فاشیستێکی وەکو دەوڵەتی تورکا هەڵوێستینێ لە بەرەوەی کەوتە سەر نان و ئەوەی خۆی لە بەرەوەیکە بڕە موچەیەکی بۆ ئەوکانی خۆی پێشمەرگەکانی خۆی دابین کرد لە بەرەوەی ئێستا کورسێکی نایە لە دەستی بە خەڵکەم شتانە بینێت بۆ یەکە کۆتایی دێت بەڕاستی سزا ئەدرێت ئەو حیزبانی کە لە هێڵی خیانەتە خزات ئەمە نمونەی گۆڕانمانێ بەڕاستی تۆ سەرەتا پێم وایە کە 25 کورسیەنە لە ساڵی 2009 گەر هەڵە نەکەم ئەو دوایە چەند کورسیەنە ئەم جارە بڕیاری داوە کە بەشداری هەڵبژاردن نەکات باشە بۆچی بڕیاری داوە بەشداری هەڵبژاردن نەکات ئەوەندە سزادراوە کە شکۆی ئەوەی نێبڕاتە ناو پەرلەمانەوە بەڕاستی چکە ئەترسێ لەوەی کە ئیترێ ئەو یەک کورسی ئەوش نهێنێت خۆ ئەمە هەڵوێستێکی باشیش ینی تۆ کاتی ئەزانی چەماوە لە دەستداوە بۆستی بکشیتەوە بەڵام کێشەکە لەوەدایە کە هەندێک لە حیزبەکانی تر ناکشێنەوە ناوەستن بۆ نمونە پەدەکە ئەزانێ هیچ چەماوەێکی نەماوە هیچ شکۆیەکی نەماوە کوردوتەنیا لە احترامان حیای نەماوە بەڵام تۆ بینی هەر ڕێگایەکە گرێ هەر ئەمەشە پێم وایە هەرەمەیەکە ئەزانێت لە ناو خەڵکە ئیتر هەیمەنەی خۆی لە دەستداوە بۆیە دێ پەنا ئەباتە بەر دەوڵەتی تورک خۆیانی بە درێژایی ئەو مێژووی پارتی دموکراتی کوردستان هەر بەم شێوە بوو خۆی دەداتە بەر سێبەری دەوڵەتی داگیرکەرەوە بۆ مانەوەی خۆی جیاواز لە شورکێشەکانی دەوڵەتی تورک لە سنووری بادینان و هەولێر دەزانین کە هاوڵاتیانی مەدەنی بە ئامانجێگیری ڕۆژنامەنووسان پاشان ئێمە دەزانین مناڵی 13 ساڵ شەهید دەکرێت نەخۆش شەهید دەکرێت پێ دوایە چڕبوونەوەی ئەم هێرشانە لە سنووری سلێمانی بە تایبەت پێدوانی ئەمە بابەتشی دوولایەنە بێت لایەک دەوڵەتی تورک دەیەوێت تەواوی ئاستەنگەکانی بەردەمی لا بەرێت لە بەردەم ئەوەی کە جارێک دیکە خەونی میساقی میلی پێک بێنێتەوە و لە لایەکی دیکەش دەوێت یاخود پەدەکە دەوێت چۆن لە سنووری خۆی یاخود لەو شوێنەی کە خۆی دەسەڵاتی هەیە کەس بەداخەوە پێڵێن سنووری زەر ئەوێ هاوشێوەی ئەمەش لە سنووری سەوزیش دووبارە بێتەوە بە تەواوەتی سنووری سلێمانیش ڕادەستی تووشیا بکە بە تاکید ئینسانی باش حەزەکە بەرامبەرەکەی باش بێت
حیزبی باش حەزەکە بەرامبەرەکەی باش بێت، حیزبی خیانەتکاریش حەزەکەوی تر خیانەتکار بێت. ئەمە زۆر ڕوونە. هەولێر و بادینانی ڕادستی دەوڵەتی تورک کردووە، دەیەوێت سلێمانیش باماشەوە بێت. دەوڵەتی تورک ئەوێ داگیر کردو، دەوێت ئێرەش داگیر بکات. هانیمە شتێکی زۆر ڕوونە. یعنی خۆ لە سنووری هەولێریشە تۆ بینی هەر هاوڵاتی تیرۆرەکرێ، هەر وڵات پارێز تیرۆرەکرێت، هەر ڕۆژنامەنووس لە زیندانە، هەمان شت بەڕێوە چۆ بە شێوازێکی زۆر قورستر. بەڵام لە سنووری سلێمانی هەندێک جۆرێک لە ئازادی هەیە، ناتوانین بڵێن ئازادێکی زۆر ئەوە بەڕاستی، بەڵام جوڵەیەکەیە ئەتوانین ئەمە بڵێن جوڵەیەکەیە لە سلێمانیا و ڕەتکردنەوەیەکی داگیرکاری هەیە. پێکمان ئەبینی سیاسەتەکان زۆر بە قورسی لە ئێستا لەلایەن پەدەکە و دەوڵەتی تورکیشەوە بە هەمان شێوە بەڕێوە چێ چکە ئێمە بینین هەم بەڕاستی ئەو حزبەی کە لە ناوچەی سلێمانی باڵادەستەکە یانەکەیە و هەمیش هاوڵاتیانی سلێمانی و دەوروبەری ئەم ناوچێ بەهۆی بە حکمی ئەم چەند ساڵە بە تایبەت جۆرێک لەوەیان هەیە کە بەڕاستی ئەم خێڵە خیانەتە بە تەواوی ڕەتەکەنەوە. ئێمە ناتوانین بڵێن خەڵکی هەولێر ئازاد نییە، ئێمە ناتوانین بڵێن خەڵکی هەولێر وڵات پارێز نییە، بەڵام یعنی خۆتە بینێ مەسەن لە بادینانە چییە گوزەرێ تۆ خەڵک زۆربەی گوندەکانیان چۆڵ کردووە، مەترسیان لەسەرێ تا ئاستی کوشتن و بڕین ڕۆیشتووە. بەنات ئێمە لەبیر نەکەن هەندێک لە گوندەکانی بادینان سەرڕای ئەوەی کە ئەو هەیرش و داگیرکاریە سەرباز و چەتەی داعش و هەموو شتێکی دەوڵەتی تورک لە ناو گوندەکە، بەڵام هێشتاش خەڵکی وامانەیە کە گوندەکەی خۆی چۆڵ نەکردووە. بەڕاستی ئەمە وڵات پارێزی نەبێ، هیچ وڵات پارێزینی. بەڵام لە سلێمانیا سیاسەتێکی جیاوازتر بەڕێت ئیتر بیانی بەڕاستی باشووری کوردستان کەی ماوە، هەر تۆزێ دەوروبەری سلێمانی ماوە، سلێمانی دەوروبەری ماوە بۆیە کە ڕادستی داگیرکردنەوە. ئێستا شەوڵێکی قورس سەخت لەسەر سلێمانی بەڕێوە چێ بۆیە کە ڕادست بکرێ، بەڵام پێم وایە کە هەوڵەکان شکست دێنن، لە بادینانش شکست دێنن، ئللا دەبێت داگیرکرد بڕاتەوە شوێنی خۆی و بێگومان دەبێت ئازادی بۆ ئەو گەلە بێت. بەڵێەوەی لەم دوایە زۆرترین مشتومڕی دروست کرد کۆبوونەوەی مەسوود بارزانی سەرۆکی پەدەکە بوو لەگەڵ مامۆسایانی ئاینی لە سیوێکی ئابدا. بێگومان ئێمە بەرەو بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەچین و بانگەشەی هەڵبژاردن چەند ڕۆژێکی زۆر کەمی ماوەی مەزانین پەدەکە لە یادی سیوێکی ئابا لەگەڵ کۆمەڵێک مامۆسای ئاینی کۆبەتەوە بە تەواوەتی ئەو سیاسەتێک کە ئێمە باسیەکەین لە زمانی خۆیەوە گواستراوەتەوە کە گوایە ئەوان سنووری هەرێمی کوردستانیان واڵا کرۆ بۆ تورکیا و هەرچیەکی دەوێت ئەنجامیدا بە تایبەت لە بەرامبەر پەکەکە. پێدوانی ئەمە لەو ساڵیادە و بە تایبەت لەو تەوقیتەیە کە مەسوود بارزانی کۆبێتەوە لەگەڵ مامۆسایانی ئاینی وەک لەوەی کە یەکێک لە مامۆساینەکان بەشداری کۆبوونەوەکە بۆ لە ڕێگەی نامەیە کۆی گێڕێتەوە. مەسوود بارزانی پێی گوتون کە ئێمە دەمانەوێت سیوێکی ئابێکی دیکە بکەین و مامۆسایانی شایەتێکی وەهامان بۆ بدەن کە ئێمە هۆکاریەوەنی کە سیوێکی ئاب دروستە بێت. پێدوانە ئەم جۆرە مامەڵەکردنە بەر لە هەر لایەنێکی دیکە سەری پەدەکە دەخوات و پاشان مەترسی گەورەتر لەسەر باشووری کوردستان دروست دەبێت. ئەو هیوایەشی کە لە ئێسادا هەیە بۆ ژیان و ئەو کەمە دەرفەتەی یاخود ئەو جوڵەی و ڕێزت باسی کرد لە ڕووی هەم دەربڕینی نانڕزایەتی و هەم هەوڵدانی یا کۆمەڵێک چالێکی لە بەرامبەر ئەو داگیرکاریە ئەوەش فەشەل پێدێنێ. پەدەکە لە ئێسادا بۆ ئێوە سیوێکی ئابێکی دیکە بکەوە مەترسیەکانی هەر هەنگاوێکی لەو جۆرە هەم بۆ ئێستا و هەم بۆ ئاین دەچی دەبێت. ئاین لە دوای سیوێکی ئابەوە کارەساتێکی هەرە گەورە 36,000 کەس لە پێشمەرگە و هاوڵاتی لە باشووری کوردستانە شەهید بوون لە ئەنجامی شەڕی ناوخۆیی کە پەدەکە هەڵگیرسێنەری لە لایەکی تر پەنای بردە بەر حکوومەتی باس لە کاتێکا کە کۆمەڵکوژی و جینۆساید و کمیابارانی خەڵکی باشووری کوردستانی کرد. بێگومان کۆبوونەوە لەم تەوقیتەیە ڕێک ئەمەمان پێدەڵێتەوە، نیازی پەدەکەمان پێدەڵێتەوە و خۆشی ئەمەی نەشاردۆتەوە. بەڵام ئەمە گرنگە بۆچی لەگەڵ مامۆستایانی ئاینیە
بەڕاستی هەڵبەت کە ئەو مامۆسایانە کە لێو بنەڕەن وەکو بەشێک لە پەتەکە خۆی مامەڵەی لەگەڵا کردن بۆیە هیچ کەسێک نەیوێراوە کە لە ناو کۆبوونەوەکە قسە بکە بەڵام ئەم نامەیە کە هاتۆتە دەرەوە ئەمە ئەوە نیشانەیە کە لە کاتی دیاریکراودا کە پەتەکە هەمان کاری سویەکی ئاب ئەنجامەدا ئەمەوە دەرەخا کە بەڕاستی مامۆسایانی ئاینی لەگەڵیانی ئەو بێدەنگی کە لە ناو کۆبوونەوەکەیە هەبووە ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی لەگەڵی دانی پەدەکە بێگومان هەمان نیازی ئێوە هەر وردەوردەش هەمان سوێکی ئابی کردووە خۆ ئێستا ئەوەی کە لە بادینانە ئاگوزەرە شتێکی کەمتر نیە لە سیوێکی ئاب بەڵام مەترسیەکەی ئەوەیە یعنی تۆ لە سیوێکی ئاب ئەوەندەی گارەسار بە دوای خۆیدا هێنا کە هەتا ئێستش لە ژێرباری ئەمە دەرنەچوین هەتا ئیسش پەڵەیەکی شەرمەزاریە بەرێوچاوی پەدەکە و حزبە کوردیەکانی باشووری کوردستانیشۆ بەڵام پەدەکە شانازی ئەزانی خیانەتکار مەجبورە یعنی ئەبێ شتێکی هەبێت کوردەواری لە خۆی پێوە ئەوە بکات مەجبورە چکە هیچی نییە هیچی نییە شانازی پێ بکات دەوێت ئەم مێژوە هەڵگەڕێنێتەوە بۆ نمونە لە کتێبەکەی مەسئول بەرزانی شالەی ڕیفراندۆماڵەیە نەکامی کرد باشە هەموو ئەلە دەستە چەورەکەی خۆت بەویتر ئاسری پەدەکە ڕێکە ماکە بەڵام دەی خۆ مێژوو هەمیشە ڕاستیەکان ئەگوازێتەوە هەمیشە ڕاستیەکان ئەنووسێتەوە خەڵکی کوردستان مێژوویەکی ئەوەندە دوور نییە بەڕاستی هەموو شتێکی لەبیرە و ئەگەر ئەمە دووبارە ببێتەوە حیزبەکانی تر خەڵکی کوردستان لە بەرامبەر بم سیاسەتەی پەدەکە هەڵوێست وەرنەگرن لەمە خراپترمان بەسەر دێت بێگومان تۆ لە بادینانە بێدەنگی خەڵکو لایەنەکان وای کردو بادینان بکەوێتە ژێردەستی دەوڵەتی تورکەوە ئەگەر لە مەشە بێدەنگێکی تر هەبێت سنووری سلێمانیش بکەوێتەوە ژێردەست تر تەواو تۆ یعنی شتێ پێ نامێنێ تۆ تەواوی سەروەری خۆ لە دەسێی تەواوی ئازادی خۆ لە دەسێی ئیتر تەنانەت تۆ ماڵ و مناڵت دەکەوێتە ژێردەستی دەوڵەتی تورکەوە ئەو کاتە ئیتر پەدەکە نێ تر حیزبێکی کوردی نێت تۆ یەکەم شت کە لە ناوە برێ خیانەتکارەکەیە خۆ دەوڵەتی تورک نایە بێت یەنەکە لە ناو حیزبەکانی تر لە ناوبات و پەدەکە بکا بە مختاری ناوچەکە نەخەرەکەم شت ئەو لە ناو ئەبات و ئەمە مەترسێکی هەرە جدیەکە ڕوو لە باشووری کوردستانەکە ئەگەر ئەمە بۆ بچێتە سەر بێدەنگی لایەنەکانیش مەگەر ئەوەی کە پارتی کرێکانانی کوردستان و گەریلەکانی ئازادی ڕوبەڕووی ئەمە بمەوەستنەوە ئەیگینا بێدەنگی لایەنەکان و ئەم بێهەڵوێستی ئابەم شێوازە بڕوە ڕێگە خۆشکەرێکی زۆر باشی دەوڵەتی تورک و پەدەکە ئەبێ بۆی کە باش شوازێکتر بێتە ناو بەڵێ گەر دوایین پرسیارم کەم بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم بێگومان ئەم هێرش و لەشر کێشیانە بێگومان ژن هاوشێوەی توێژەکانی دیکە لەم چوارچێوەیە قوربانین ئەم دەزانین ئەقڵێت و سیاسەتی فاشیستی ئاکەپە مەهاپە بەرامبەر بە ژن چۆنە و لە باشووری کوردستانیش ئەو سیاسەتی کە پەدەکە جێبەجێیەکە بە درێژایی ژیانی هەم بنەماڵەکەەوە هەم ئەوانەی کە لە دەوروبەری ئەو ئەقلێتە سوڕێنەوە دەزانی کە ژن هەمیشە قوربانی بووەوە لەو چوارچێوەی بە ئامانجگرتنی توێژە جیاوازەکانیش لەو چوارچێوەدا ئەمە دەزانین لەگەڵ ئەوەی دوو ژنە ڕۆژنامە نووسی پێشەنگن بەڵام دەزانین ئەمەش بە ئامانجگرتنی ژنە بە شێوەیەکی گشتی ئەم سیاسەت و کێشە لەسەر ژنان چۆنە بینی و چۆن دەبێت بەڕەنگاریکی ئەم جۆر عەقڵێتە بینیەوە بە کورتی بێسپاس دەکەم. خۆشت تاماشەت پێدا یەکەم شت هێرش و داگیرکاریەکان لەسەر ذهنیەتی ژن بەڕێوە چکە ژن دایکە پەروەردەکارە ئەو کۆمەلگەیە دروست دەکات بەڕاستی دروستکەری کۆمەلگایە بۆیە ئەگەر لە ماوەکانی ڕابردووە تەماشا بکەین لە تەواوی کۆمەڵکوژی و هێرشەکانی داگیرکەرانە ژنان بە ئامانجگیران بۆ نمونە لە ئەنفالە سەردەمی ڕژێمی باس کۆمەڵک لە ژنانی کوردی ورد هەر بێسەر و شوێن بوون کەسیش باسییان ناکە و ئێستا ڕەنگە خۆشیان نەزانن کە کوردن باشە یعنی تەواو بەشێکیان لە دواتر بیسرایەوە مەسەرەن لە ناوچە عەرەبیەکان لە بەغدا ئەو ناوە لە میسر تەنانەت هاوسەرگیریان پێکراوە و ئیدی مناڵیان هەیە و ئیدی خۆیان ینی پەیوەستن بە مناڵەکانی خۆیان و ناتوانەوە بکەن یعنی تۆ هەموو شتێکی داگیر کراوە بۆ نمونە لە دێرسیما لە یعنی دوور بۆ نەڕۆن لە جینۆسایدی شۆنگالە تۆ ئەو هەموو ژنە ڕفێنرا کە تا ئێستاش بەشێکی زۆریان نەگەڕێنراوەتەوە بۆ زێتی خۆیان ئەی لە ئەفرینە تۆ بینی ئەو هەتا ئێستاش بە بەردەوامی ژنان لە ناو ئەفرینی داگیرکراوە
دەڕفێنرێن. هەمان سیاسەتیان سیاسەتی داگیرکرد سیاسەتێکە یەکەم شت لەسەر ژن بەڕێوەچێت بۆ تێکدانی ئەو کۆمەڵگەیە. لە ئێستاشا لەبەرەوەی کە دۆخێکی وەهانیە یەکسەر مەسەر ناوچەکە داگیر بکە بۆیە دێ ژنانی پێشەنگ بە ئامانچەکرێت چکە زانێ ژن پێشەنگایەتی ئەم کۆمەڵگایەکە. تیرۆرکردنی هەڤاڵگوڵی و هێرۆ نابێت لە ناو باشووری کوردستانە هەر کوردستان بەگشتی بەتایبەت لە ناو ژنانە نابێت ئەم بەکەم بگیرێت. تۆ کاتێ هێرش بۆ سەر ژنێکی ئازاد ژنێکی ڕۆژنامەنووس ژنێکی پێشەنگ لە باشووری کوردستانە ئەنجامەدرێ ئەمە بە تەواوی نیازی داگیرکەرمان بۆ ڕوونەکاتەوە کە دەیەوێت چ سیاسەتێک لەسەر کۆمەڵگای ئێمە بەڕێوە ببات و چەندە لە هێزی ژن ئەترسێت چەندە لەوە ئەترسێ ینی گەورەترین مەترسی بۆ دەوڵەتی تورک چێ ئەوەیە کە لە بەرەکانی جەنگا لە بەدەستی گەریلاکانی ڕاستار سزادرێن و ئەکوژرێن. هەمان ترسی لە باشووری کوردستانێ بۆ ئەو ئەگەر چەک بێ ئەگەر قەڵەم بێ ئەگەر هەڵوێستێک بێ ئەو ناوێت لەسەر دەستی ژنێک کۆتایی پێبێ چونکە ئەو سیستەمی دەسەڵاتدار سیستەمی داگیرکەر لەسەر دزینی ڕەنجی ژن خۆی بنیاد ناوە کاتێک کە ئەمە ئاشکرا ئەبێت و چۆنەڵی سەحرەکەی بەتاڵ ئەکرێتەوە لەسەر دەستی ژنێکیان چەرژنێک ئەمە قبول ناکات. بۆ یەش کە بێگومان هێرشی دەوڵەتی تورک بۆ سەر ژنان و پەدەکەشکە هاوکارێتی ئەوەیە کە لە هێزی ژنە ترسێت لە ئیرادەی ژنە ترسێ لە کۆمەڵگە دەترسێت. هەوار محەممەد ڕۆژنامەنووس دووبارە سوپاس بۆ ئامادەبوون. بەڵێ بە ڕێزان زۆر سوپاس بۆ هێشتا کوێسەوی سەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.